سڵاو من ئامەتایی قۆناغی 5 بەشی کۆمپیوتەر ویستمان ئەم ساڵ گەشتێکی زانستی بکەین بۆ چای سەفین لەگەر کۆمەڵە گروپێکی شاخەوانی لەگەر ستافی مامۆستایەکان ویستمان کۆمەڵ یادگاری جوان تۆمار بکەین ئاخی ساما بوو زۆر سوپاسی گەشتەمە دەکەین بۆ دەرفەتەی بۆ ڕێخستین سوپاس. ئەمن عومەر کەریم تەڵەبەی مەحەد گەشە قۆناغی 5 لە بەشی کۆمپیوتەر ئەوڕۆ وەک یادگاریەک وەک سەفرەت شاخەوانی لەگەڵ ستافی شاخەوانی و مامۆستایەکان کاتەچ خۆشمان بەسەر برد و هیوادارم هەروە سەرکەوت و سەرفراز بن. سوپاسی هەموو مامۆستایەکان دەکەم کە هاوکاریان کردین و ستافی شاخەوانیش زۆر سوپاس دەستخۆشیان لێ دەکەم هەر سەرکەوت و سەلامەت. ئەمڕۆ وەکو پەیمانگەی گەڵشە هەڵساین بە ئەنجامدانی گەشتێکی شاخەوانی بە هاوکاری گروپی ناوداران سپاسیان دەکەین کە پێشڕەویمان دەکەن. حەزمان کرد جیا لەوەی کە هەر لە ناو مەحەدی چالاکیمان هەبی بە حکمی ئەوەی کە بەهۆی ئەو ڤایرۆسە نەمانتوانی تەڵەبەکان زۆر بینین ئینشاءالله گەشتێکی خۆش و سەلامەت دەبین. من گەیلان حوسێن محەممەد بەرپرسی بەشی تەکنیکی گروپی شاخەوانی ناوداران ئەمڕۆ هەستاین بە سازدانی گەشتێکی شاخەوانی کە گوڵ گەشتە بە میوانداری پەیمانگەی گەشەمان کرد زۆر پێخۆشحاڵ بووین بە ناسینی هەندێک لە وەرزشکارەکان لە تاقیکردنەوەی نوێیان کرد کە سروشتیان هەلبژارد لە گەشتی ئەمجاریان زۆر پێخۆشحاڵ بووین کەسی بە کۆمەڵایەتی ئاشنا بووین پێیان و ئەکادمی وەرزشی کە گەشتەکەیان دەوڵەمەندتر کرد زۆر پێخۆشحاڵین عەز دەکەین ئەم گەشتانە پەرە پێ بدرێ لە هەموو دەستگا و لە هەموو خوێندنگا و خوێندنگای سەرەتایی شەتا هەندێک گەشتەیە بکرێتن پەرە بە وەرزش بدرێتن لە ڕووی ژینگە دۆستیەوە کە ئەمڕۆ ئەو سروشتە جوانەمان بینی حەز دەکەین ئەم سروشتە هەر بمینێ و ڕۆژ بە ڕۆژ گەشەی پێ بدرێتن. هیوادارم ئەو گەشتیارانیان ئەو شاخەوانەی دێنە ئێرانە لە ڕووی ژینگە پارێزی حەز دەکەین بپارێزرن و لە بۆنەوەکانی دوای خۆمان. سڵاو ئەو کاتان باش لە درێژەی کار و چاڵچەکانی پەیمانگەی گەشە و بەتایبەت بەشی کۆمپیوتەر ئەمڕۆ هەڵساین بە سازدانی گەشتێکی شاخەوانی بۆ چای سەفین. لە سەرەتادا تیمی شاخەوانی ناوداران هەستان بە پێدانی کۆمەڵک ڕێنمایی تایبەت بە گەشتەکە. ئامانجی گەشتەکەمان ئەوەیە کە فێرخوازان تێکەڵکەن بە سروشت و هەروەها دەریان بین لە ژینگەی خوێندن. لە کۆتاییدا سوپاسی تیمی شاخەوانی ناوداران دەکەین کە لەگەڵمان زۆر ماندوو بوون توانیان لە کۆتاییدا سوپاسی تیمی شاخەوانی ناوداران دەکەین و هەروەها سوپاسی ئەندامانی لێژنەی چاڵاکی بەشی کۆمپیوتەر دەکەین و هەروەها سوپاس لە بۆ مامۆستا سەوزا کە هەستا بە ڕێخستنی ئەم گەشتە شاخەوانیە و سوپاسی فێرخوازانیشمان دەکەین. سوپاس بۆ گەشەمی دیاش. ئەوڕۆ پێخۆشحاڵ بووین وەکو گروپی شاخەوانی ناوداران میوانداری پەیمانگەی گەشەمان کرد گەشتێکی شاخڕەویمان کرد لە بۆ چای سەفین گەشتێکە بە سەلامەتی تێمان پەڕاندە ئێستاش لە نوێ ڕێگای دەگەڕێنەوە. ئەمن وەکو بەشی ڕاگەیاندن لە گروپی شاخەوانی ناوداران زۆر ئاسوودە بووم ئەوڕۆ لەبێر پەیمانگەی گەشە کە گەشتەکەمان پێکەوە کرد زۆر گەشتێکی خۆش بوو گەشتێکی بەهاری بوو. ئێمە وەکو گروپی شاخەوانی ناوداران
ئەمڕۆ بە هەماهەنگی لەگەڵ پەیمانگای گەشە بەشێک لە فێرخوازەکان تۆزێ ڕوونکردنەوەمان لە بۆیاندا بۆ تیای سەفین وە گەشتێکی زۆر خۆشیشمان ئەنجامدا لەگەڵیان بە هیوای بەردەوامی زیاتر لەگەڵیان.